لە ناحیەی چوارقورنا پرۆژەی دروستکردنی شەقامی 16 مەتری و چەند پرۆژەیەکی تری خزمەتگوزاری بەردی بناغیان دانرا. دوابەدوای جێبەجێکردنی دوو بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هێرمی کوردستان بۆ زەویە ڕوکنەکان و خانووە بێتاپۆکان، شارەوانی چوارقورنا توانی 3 ملیار و 96 ملیۆن دینار داهات کۆبکاتەوە و چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ سنووری شارەوانیەکەی پێ جێبەجێ بکات. مەراسیمەکەش لەسەر ئەو دوو بڕیارەی جەنابی کاکوبات کۆی کردوینەوە کە دوو بڕیاری زۆر باشە لە بەرژەوەندی گشتی و لە بەرژەوەندی هەموو توێژەکاندایە. بڕیارەکەش ئەوەیە کە فرۆشتنی ڕوکنەکان زەوی ڕوکنەکان دەفرۆشی و هەموو داهاتەکەش بە فوری سەر دەگرێتەوە پرۆژەی خزمەتگوزاری. بڕیاری دوێمیشە بڕیاری 540,000 تاپۆکردنی خانووە بێتاپۆکانە بە هەمان شێوە داهاتەکەی سەر دەکرێتەوە بۆ پرۆژەی خزمەتگوزاری. بیرمان لەوە کردەوە ئەو داهاتی کە پەیدامان کردووە بەچی سەر بکەین، چ پرۆژەیەک گرینگە بۆ ناوچەکە و چ پرۆژەیە کە زۆر زەرورە داوای خەڵکی لەسەرا. پێمان باش بوو کە گەڕێکی کوردستان کە ئاوڕۆی نیە لەگەڵ جادەی 16 مەترێکە ئەو کە دەرەوەی شارە لەگەڵ ڕاگەیاندنی چەند پرۆژەیەکی کە نزیکەی 10 پرۆژەیە هەموو ئەو پرۆژانەی کە ئێمڕۆ ڕامانگەاندووە لێرە کە بەردی بناغەمان داناوە بە ئامادەبوونی هەموو ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارە و بەڕێوەبەری شارەوانیەکان 3 ملیار و 96 ملیۆن دینارە. سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین دەڵێت 37 پرۆژە بە گوژمەی 7 ملیار دینار لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە بواری جێبەجێکردندان و لە هەوڵدان تەواوی پرۆژەکانی تریش دەست بەکار بکەنەوە. دیارە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو دوابەدە بەوەشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان و بە فەرمانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و دابینکردنی بودجەی پێویست بۆ سنووری ئیدارە ڕاپەڕین لە توانیمانە بەشێکی زۆری ئەو پرۆژانەی کە لەسەر بودجەکانی وەبەرهێنان و گەشەپێدانی هەرێمەکان بوو بکەونەوە بواری جێبەجێکردن و لە کاتی ئێستادا نزیکی 37 پرۆژە لە بواری جێبەجێکردندایە کە گوژمەی دابینکراوە بۆ پرۆژانە 7 ملیار دینارە. دیارە لە کاتی ئێستادا هەر بە پاڵپشتی و پشتیوانی بەڕێزیان و لە چەند ڕۆژی ڕابردوودا داوامان لێ کردو کە ئەو پرۆژانێک کە لەسەر بودجەی نەوت بوون لە سنووری ڕاپەڕیندا کە نزیکی 30 پرۆژەیە وەستاوە و پرۆژەی گرنگ و پێویستن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دەرچەیەکیان بۆ بدۆزرێتەوە و بتوانرێت بودجەکانیان لە ڕێی وەزارەتی داراییەوە دابین بکرێ بۆ ئەو پرۆژانەش دەست بەکار بنەوە. دەستپێکردن و جێبەجێکردنی و پرۆژانەی ناحیەی چوارقورنا بە سوودوەرگرتن لە دوو بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە فرۆشتنی زەویە ڕوکنەکان و تاپۆکردنی خانووە بێتاپۆکان و بەکارهێنانەوەی داهاتەکەیەتی بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری شارەوانیەکان. توانە عومەر، کورسات نیوز، چوارقورنا.